لەسەرم بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆرە نەزاکەت حوسێن کاندیدی ژمارە 33 پارتی لە بازنەی سلێمانی کە لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. دکتۆرە نەزاکەت سپاس کە لەگەڵ کوردستان 24 پارتی دموکراتی کوردستان بە دروشمی هاوبەشی هاوسەنگی سازان بەشداری کردووە، بەڵام ئەوەی کە پێشتر باڵێنی داوە بەکردەوە خەڵکی کوردستان دەیبینن کە چه خزمەتێکی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە. پارتی تا چەندە متمانەی بە دەنگدەری خۆی هەیە کە بە چاوخشاندن بە کارنامەی پارتی ئەم جارەش دەنگ بە پارتی بدەنەوە؟ دەستان خۆش بێت وا لە کۆتا ڕۆژەکانی بانگەشی هەڵبژاردنین. سوپاس بۆ خوا کە جەماوەری پارتی بەردەوام کێرڤەکەی لە هەڵکشانایە. خەڵکێکی زۆر جۆش و خۆشی هەیە بۆ دەنگدان، بۆ چوون بۆ سەر سندوقەکانی دەنگدان و بە تایبەتی بۆ پارتی دیموکراتی کوردستان، چونکە ڕابردوو کردارەکان ئەزمونونەکان سەلماندیان کە تاکە پارتێک کە توانی بێتی جگە لەوەی داکۆکی کاری سەرسەختی کورد و پرسەکانی کووردە لە دەرەوەی خۆی لەگەڵ نەیارەکانی لە هەمان کاتیشا لە ناوخوا جوانترین پرۆژەی خزمەتگوزاریەکان ئاوەدانی ئارامی سەقامگیری گەڕاندوێتەوە بۆ هەرێمی کوردستان. بۆیە لە ئێستادا ئەوەی کە دەبینرێت سوپاس بۆ خوا من وەک کاندیدێکە ئەگەڕێم لە ناو خەڵکە، خەڵک ئومێدی بە پارتی دیموکراتی کوردستان هەیە، خەڵک چاوەڕوانیەوە هەیە لە پارتی دیموکراتی کوردستان کە ڕێژەی دەنگەکان و کورسیەکانی بەرز بێتەوە، چونکە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی چاوکراون، خەڵکێکی وریان، خەڵکێکی بە ئەمەکن، لە هەمان کاتیشا خەڵکێکی پشودرێژن، بە مێژویان بەراورد دەکەن، دیراسە ئەکەن، وردەبنەوە، ئەزانن کێ بە خزمەتیان دێ، کێ بە کەڵکیان دێ، کێ خزمەتیان پێەکە، چ پارتێک شایەنی پشتیوانی کردنە. باشە دکتۆرە نەزاکەت، هەر دوێنێ لە کاتی بانگەشەی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی نوێشیروان بارزانی جێگیری سەرۆکی پارتی ئاماژەی بۆ کرد کە پارتی بڕوانامەی خزمەتکردن و ئاوادانی لە خەڵکی کوردستان وەرگرتووە، داوای کرد کە خەڵکی سلێمانی و پارێزگای هەڵەبجە بە تایبەتی و دەوروبەری دەنگ بە پارتی بدەن بۆی کە خزمەتی زیاتری ئەو ناوچەیە بکات. ئێوەکو کاندیدێکی پارتی چۆن خزمەتی خەڵکی ئەو ناوچەیە دەکەن؟ ئێمە مادەم کاندیدی پارتێکین، ئەو پارتە بەکردار کارەکانەکات، تەنها دروشم نەبووە. ئەوەی کە توانی بێتی بیکات کردوێتی، ئەوەشی کە نەیتوانی بێ بیکات بە دروشم و بە هاتوو هاوار چاواشەی دەنگدەران و هاوڵاتیانی خۆی نەکردووە. بۆیە ئەم متمانەیە لە لای خەڵک دروست بووە. ڕاستە نەیارەکانی پارتی مێژوویەکی زۆر زۆر توانای خۆیان خستە گەڕ بۆ ئەوەی متمانەی خەڵکی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستان نەیەڵێن، بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە کردار و بە کارەکانی و بە پرۆژەکانی کە بەگشتی بە یەک چاو سەیری هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سەیری ناوچەکانی ناو هەرێمی کوردستانەکات، ئەو متمانەیە لە لای خەڵک دروست بووە، ئەو متمانەیە بە پارتی هەیە ئێستا و خەڵک بەو چاوەوە ئەڕوانێت کە پارتی بە تاکەلایەن وەستاوە بە پلەی یەکەم لە بەرامبەر نەیارەکانی کورد، هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کوردستانە پارێزیات لە پلانی نەحەزان و پلان گەڕەکان، لە لایەکی تریشەوە خزمەتی بۆ تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان جێبەجێ کردووە، پێشکەش کردووە و بە کردار سەرماندوێتی. بۆیە هەر شتێ بوو بە کردار متمانە دروستەکە، هەر شتێکیش دروشم و هاتوو هاوار و قیڕەقیر بێ جگەل لە ئەندێشە ماندووکردنی خەڵکیی تری لێ ناوەشێتەوە. باشە دکتۆرە نەزاکەت، هەر دوێنێ لە کاتی بانگەشەی بۆ لیستی 275 جێگیری سەرۆکی پارتی مەسرور بارزانی ئاماژەی بۆ کرد حکومڕانی بە پارتی دەکرێت لەبەرەوەی کە سەلماندوویەتی خزمەتی خەڵک دەکات و خەڵک لە ئەولەویەتی کارەکانی پارتی دموکراتی کوردستانە. بۆچی هەندێک لایەن دژایەتی ئەم پرۆژانە دەکەن، ئەم خزمەت گوزاریانە دەکەن کە پارتی دەیکات؟ ئەو شەقامانەی کە دروست دەکرێت تەنها خەڵکی پارتی پێدا تێدەپەڕێت یا پرۆژانە دەکرێتەوە تەنها خەڵکێکی تایبەت لێ سوودمەندە بن؟ ئەم بچمە بەستێکی دیاریکراوە؟ نا، باسەکە لەوە نیە، باسەکەوان خۆیان پێیان ناکرێت، ئەوان بۆ ئاوەدانی نین، ئەوان بۆ تێکدانن، ئەوان ئاوەدانیان پێ ناکرێت، ئەوان پرۆژیان پێ ناکرێت، ئەوان بەرپرسیارەتیان پێ ناکرێت. پارتی دیموکراتی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان کە پرۆژە ئەکات بۆ هەموو پارچەکانی ناوچەکانی کوردستانەکە بە یەک چاو سەیری خەڵکەکە، ناچێگەگەل لە گوندیەکە پارتیەکانی کەم بێت شەقامی گوندەکە چاو ڕێژێکی ژنەکە نەکردتاوی بکە. بۆیە پارتی بەو بەرپرسیارەتیەوە مامەڵایەکە. بۆیە ئەوان ساڵانێکی زۆر بوو دژی پرۆژەکانی پارتی بوون،
حقد و ڕقانە ناو خەڵکا بەرامبەر پارتی بڵاو کردەوە بەڵام ئەمڕۆ کار و پرۆژە و کردار و کارەکانی پارتی پێچەوانەکەی سەلماند بۆ خەڵک بۆیە ئێستا نەیارەکانی ئەوەیان پێ ناکرێت کە پارتیەیکە و حەزیشیان پێی نییە پیان خۆشنی هەرێمی کوردستان بەم شێوازە ئاوەدان و گەشە سندوو بێ ئەوانن دژایەتی پرۆژەکانی پارتیەکەن بەڵام پرۆژەکانی پارتی بۆ خەڵکی هەرێمی کوردستانە خەڵکی هەرێمی کوردستان وریایە ئەزانێ ڕاستیەکان لەکوێون زۆر باشە دکتۆرە نەزاکەت بۆ هاتوو هاوارون و هینەی نەیارەکان بێتاقەت نابین. بەڵێ جەنابەت کاندیدی ژمارە 33 پارتیت لە بازنەی سلێمانی دەڵێن کە پارتیەکانی سلێمانی دووجار پارتین ئەو بەرپرسیارەتی کاماژت پێکرد لە ستۆی پارتیە بۆ خزمەتکردنی خەڵک چۆنی بەکاردەهێنی ئەگەر وەکو کاندید دەربچی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لەوێ نوێنەرایەتی خەڵک بکەیت. من دروشمەکانم هەڵقوڵاوی پلان و ئەجینداکەم هەڵقوڵاوی دروشمەکانی پارتەکەمە کە جوانترین دروشمی هەیە بەرپرسیارترین دروشمی هەیە بەرپرسیارەتێکی نیشتمانی نەتەوەیی هاوڵاتی لە ناو دروشمەکانی پارتی ئابینی نەک تەنها بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ کۆی پێکهاتەکانی عێراق بۆیە من پلانەکانم لە ناو ئەو دروشمانایە شەڕی مافە دەستوری و یاساییەکانی کوردەکەم شەڕی بەشە بودجەی هەرێمی کوردستان و ماف و ئیمتیازات و کە سوکاری شەهیدان و ئەنفال و کیمیاباران و قوربانیانەکانەکەم شەڕی هاوتابوونی ئیمتیازات و موچەی پێهێزی پێشمەرگاکەم شەڕی ئەوە ئەەکەم کە ئەو قەرەبوانەی نەکراوە بۆ هەرێمی کوردستان بە یاسای فیدراڵی بۆی بڕیاردراوە بۆ بەشەکانی تری عێراق قەرەبووەکانی زیان لێکەوتوانی ڕژێم کراوەتەوە بۆ هەرێمی کوردستان بکرێتەوە بۆیە ئەوەی من ئەمەوێ هەڵقوڵاوی دروشمەکانی پارتەکەمە کە توانیوێتی جوانترین دروشمی هەبێت لە ناو هەرێمی کوردستان و لە عێراقیش. زۆر باشە زۆر سپاس دەکەم بە وای سەرکەوتن بەڕێز دکتۆرە نەزاکەت حوسێن کاندیدی ژمارە 33 پارتی لە بازنەی سلێمانی سپاسکە لەگەڵ کوردستان 24 بووی.